هەڵبەتە شان بەشانی ئەو مژارە ئاینیانەی کە لە مانگا باسمان کرد زۆرمان مەبەست بوو و زۆر هاوڕاییمان هەبوو لەوەی کە بگەڕین کە سەرباریەوەی ئاینی پیرۆزی ئیسلام ئاینێکە زمانەکەی عەرەبیە بەڵام خۆ کردارەکەی عەرەبی نییە یا خۆ کردارەکەی هەر زمانێکی تر نییە. بۆیە جۆرێک لە بینینێکە بینین کە بەشێک لە موسڵمانانی کورد ئەتوانم بەشێکی بڵێم کەمیژ نییە کە هەمیشە ئیسلام و زمانی عەرەبی تێکەڵ کردووە، ئیسلام و کللتوری عەرەبی تێکەڵ کردووە. بۆیە ئێمە ئەمانەی لەم بەرنامەیە باز لەوە بکەین چۆن کوردێکی موسڵمان بین، چۆن بە کللتوری کوردی دینداری بکەین. مژارەکەی جەنابتە و حەزیشەکەم خۆت دەست پێ بکەین. بەناوی خۆی گەورە و میهرەبان خۆشحاڵم بەرنمەیەکی تر لە خزمەتتانم. جێی مامۆستای برامان مەلا جاسم خاڵی چونکە پار ئێمە بەیەکەوە بەرنامەکانمان کرد. ڕاستەکەی من ناونیشانەکەم داناوە دینداری کوردانە بەو مەبەستە ئەو ناونیشانەمان داناوە قسەی لەسەرکەین لەو ڕۆژەوەی کە ئیتر ئەو ڕۆژە مێژوو نووسان هەرێکەی بەبارێکا باسیەکە لەو سەردەمەوەی لەو ڕۆژەوەی کە ئاینی کوردی ببورن ئاینی ئیسلام لیدایتە ناو کۆمەڵگای کوردیەوە کە من قسە لەسەر سەرەتاکەی ناکەم وردە وردە بە جۆرێک تێکەڵ ئەبێ لەگەڵ میلەتەکەیە کە هەست بە نەگونجان و هەست بە گرێ و قۆرتم ناکەین. دینەکە یەکسەر کە ئەڵێم یەکسەر سە ساڵە کتوپڕنی ئەو ڕۆژەی کە دینەکە وەرەگری. دینەکە وردە وردە لەگەڵ کللتوری کوردیا بە جۆرێکی شوێنەیی ئەچێ بەناو یەکە کە تۆ ناتوانی دین لە کورد بسەنیتەوە وەها تێکەڵ بە کللتورەکەی بووە. کللتوری کوردی خۆی کۆمەڵێک دیاردەی جوان و دیاردەی زۆر ئینسانی تیا بووە. دینەکە کە دێت ئەم دیاردانە زەقتر و جوانتر ئەکاتەوە تایە. بۆ نمونە میوانداری لە هەموو ئەو سەرچاوانەی زۆر پێشتر کە ڕۆژهەڵات ناسەکان باسییان کردو هەتا سەرچاوەکانی خۆمان و نووسەرانی دنیا ئەو خاڵە زەقەی کە باسی کورد دەکرێت یەکسەر میوانداریە. ئاینی ئیسلامیش داوای میوانداریت لێەکە. یەکێک لە بنەما ئاکاریەکان و ئەخلاقیەکان کە دینی ئیسلام کاری لەسەرەکە کە چۆن تۆ هەر شتێک لە خزمەتی میوانەکە تابێ هەر شتێک پێشکەش بە میوانەکەتکەی ئیسراف نییە بگرە نیشانەی جوانیە. ئەمە حاڵەتێکی تر نەرمونیانیە. ئەزانی دینداری لە ناو کۆمەڵگای کوردیە هەتاوەکو کۆتایی سەدەی بیست دینداریەکی نەرمونیانی بێوەیە. بە چ مانایە کەڵم دینداریەکی نەرمونیانی بێوەیە؟ هەتاوەکو ساڵانی تقریبەن ڕەنگە بڵێم کۆتایی هەشتا و سەرەتای نەوەت ئەم خەڵکە ئەوەی شیعە بۆ دینداری خۆی کردو ئەوەی سوننە بۆ دینداری خۆی کردووە کە لە مەکتەبە ئەپراتۆ شیعە یا سونەی و نازانم چییە. ئەو نە ئەزانم بەرنمەیەکی دینداریم بۆ دانراوە من جێبەجێیەکەم لەبەرەوە کەس ئەوی تری ناشکان تۆ عەقیدەت ئەمەیە تۆ عەقیدەت ئەوەیە. دینداری کوردەواری جێی ئەوانی تریتیا ئەبێتەوە، جێی دینەکانی تریتیا ئەبێتەوە. کۆمەڵی خەڵکمان هەیە زەقی ئەکاتەوە لە ناو کۆمەڵگای کوردیا جێی مەسیحەکان نەبووەوە، جێی ئێزیدیەکان نەبووەوە، جێی جوولەکەکان نەبووە. من بە بەڵگە پێتەڵم لە شاری سلێمانیا ناتوانم قسە لەسەر هەموو کوردستان بکەم، قسە لەسەر ئەو شوێنەکەم کە تیای ژیاوم تا ڕادێکیش دەتوانم قسە لەسەر ڕۆژهەڵاتیش بکەم شتێک تیای ژیاوم. لە شاری سلێمانیا کاکەحمەی شێخ وەکو ڕەمزێکی پێشەوایەکی دینداری کوردەواریانە لە مزگەوتەکەیە بە یەکجار جوولەکەکانی شاری سلێمانی مەسیحەکانی شاری سلێمانی لە مەجلیسیا دانیشتون، سوودیان لە وەعزەکانی بینیوە، سوودیان لەو قسە خۆشانە بینیوە کە لە مەجلیسەکەیە کراوە لەبەرەوەی لە مزگەوتی گەورە لای کاکەحمەی شێخ هەموو شاعیرەکانی ئەو کاتی
سلێمانی و ناوچەی دەوروبەر لەوێ کۆ بوونەوە مناجاتە کرا غەزەلیاتە وترا قسەی جوانە کرا پەروەردە ئەکرا بۆ بەڵگەی قسەکانم بینەران و جەنابیشتان ئەتوان بچنەوە سەر ڕشتەی مرواری مامۆستا عەلادینی سەجادی کە باسی ئەوەکە کە چۆن ڕۆژێک لە جوولەکەیەک بە خواجە غەڵەت نەبم خواجە موشەیە هەنێک تر بە خواجە حونەینا باسیەکەن پێڵێ ئەچێت لای کاکەحمەی شێخدا ئەنیشێ جەماعەتەکە هەموو ڕۆژێ بە کاکەحمەوەڵن کاکەحمە و پێی بڵێ بەشکم ئەمە موسڵمان بێتە سەر دینی ئیسلام کاکەحمەیش عادەتەن هەموو شتەکانی خسوتە بەردەستی کەسێ بیوێ دین بگۆڕێ نابێ زۆری لێ بکەی خۆی ئەگەر قەناعەتکە ئەیگۆڕە کاکەحمە و لەبەر جەماعەت پێڵێ ئەو بۆ نایتە سەر دینەکەی ئێمە ئەویش پێڵێ قوربان ئەگەر دینداری وەکو ئەو خەڵکە بێ کە لە شارەکە ئەیبینم بەخوا دینداریەکەی خۆم زۆر باشترە ئەگەر دینداریش وەکو جەنابە بێ بەخوا قورسە بە من ناکرێ وێ وازم لێ بێنە با من لەسەر دینەکەی خۆم ئەمە مامۆستای سەجادی لە کتێبەکە باسیەکە کاکەحمەی شێخ شتێکی ترەکە چەندین جار ناکۆکی دروستە بێت لە بینی کریستیان مەسیحەکانی ناو شارەکە و خەڵکەکە کاکەحمەدی شێخ ئەمە چۆن چارەکە یەکێک لە خانمە مەسیحەکانە خوازێ بۆ کوڕەکەی خێزانی کەشی هەبووە بەڵام خات و مریەم کە ئەکاتە پووری کەریمی عەلەکە ئەی خوازێ بۆ کوڕەکەی دوایی کە مناڵیانە بێت ڕۆژێک ئەبێ بە دەنگە دەنگیان ناوی شەمحەمەوە بچووکە کوڕەکەی لەگەڵ خات و مریەمە ئەبێ بە دەنگە دەنگیان کاکەحمەی شێخ چێ بەسەرە ئەڵێ دەنگە دەنگتان لەسەر چییە خات و مریەم ئەڵێ من حەزەکەم کوڕەکەم من ناوی بنێم شەمحەمەویش حەزەکە ئەو ناوی بنێ کاکەحمەی شێخ ئەڵێ ئەبێ بە قسەی دایکی کەین چونکە ڕەنجەکە بۆ ئەو بووە کوڕەکەی ناوەنێن عیسا کوڕەکە تا هەرزەکاری و تا نەوجەوانیش تا 19 ساڵیش ئەمێنێ و دوایی وەفاتەکە کە ئەڵێم دینداری کوردەواری ئەمەیە لای من ئێمە کۆمەڵێک پێشەوامان هەیە لە ناو مێژووی کوردەواریە ئەمانە هەر یەکەیان کارکتەرەکەیان بە جۆرێک بووە ئینسان کە تەماشای ئەکا موچڕک بە گیانیا هەیە بۆت باسکەم بۆچی ئەم کارکتەرانە زۆر بەیان ئەگەر ناوی چەندانەیەکیان بم یەکێکیان شەمحەمەوی نۆدەینەوە ئەویکیان شێخ حەسەنی گڵەزەردەیە شێخ ڕەزای دێلێژێ شێخ ئیسماعیلی ولیانیە کاکەحمەی شێخە شێخی مەزنی سەراجەدینە شێخ عومەری زیائەدینە پیری قەرەچێوارە لە کەرکووک شێخی سابریە هەر لە کەرکووک شێخی سۆڵەیە ئەم پیاوانە لە سەدا نەوەیان شێخ نورەدینی بریفکانیە لە بادینان ئەم پیاوانە لە سەیان نەوەیان حافظ قورئان بوون لە سەیانەوەیان خەتخۆش بوون بە دەستخەتی خۆیان لە مۆزەخانەکانە تا ئێستەش ماوە قورئانیان بە دەستخەتی خۆیان نووسیوەتەوە هەندێکیان تەفسیریشیان بۆ کردووە ڕاستەوخۆ تەرجەمەیان کرد لەبەرەوەی ئەو کاتە ئێوە زانین زۆر درەنگ دەسەکەین بە کوردی نووسین فارسیەکی سادەی خاکەڕایی باو بووە لەناوە بە فارسی ژێرنووسیان بۆ کردووە یعنی لە ژێر قورئانەکە نەک وەکو تەفسیر وەکو تەرجەمە بۆی ڕاستەوخۆ بخوێنرێتەوە ئەگەر نەڵێم هەر هەمویان لە سەیانەوەیان شاعیر بوون پێشەوایەکی ئاینی بتوانێت خەتخۆش بێ سەلیقەی خەتخۆشی هەبێ حافظ قورئان بێ قورئان بنووسێتەوە فەرموودە ناز بێت ڕابەری کۆمەڵایەتی بێ لەگەڵ یا شاعیر بێ و بەلاغە و غەزەل و ئەدەبیات بناسێ خۆ بەخۆ کەسێتیەکی نەرمونیانی ئێستاتیکی جوانی ناسی ئەبێ ئەمە کۆمەڵێک گرفتن لە کۆڵەکاتەوە ئەم کەسە پێگەیەکی کۆمەڵایەتی هەیە خەڵ بە قسەیەکە لەبەر ئەوەی کە تۆ پێگەیەکی کۆمەڵایەتیت هەیە ئەتوانی زۆر کاری گرنگ بکەی لە ناو کۆمەڵگایە ئەتوانی وەکو چەترێک هەموو ئەوانی تر بهێنیتە ژێر سێبەرەکەی خۆتەوە نێڵی یەک کەس لێ کەس بکەوێ یەکێک لەو کارکتەرانە بۆ نمونە شێخ عوسمان پیری نەقشبەندی بە درێژایی چەندین ساڵ لە تورکیا دوای بینەران خۆیان شایەتی ئەوایەن من بە خزمەتی گەشتم نەچوومەتە خانەقاکەشی بە درێژایی چەند ساڵ لە تورکیا تەکیەکە و خانەقاکەی خۆی کردەوە بەڕووی ئەو هەموو ڕێبوارانەیە کە ڕێیان ئەکەوتە ئەوێ کە کوردی بەدبەخت ئەیا لە تورکیا بۆی پەڕێتەوە چەندین مانگ لە ماڵی ئەوە خزمەتە کرانانە خورا بێ ئەوەی جارێک لێ پرسن زەحمەت نەبێ ئەرێ تۆ هەر موسڵمانیت زەحمەت نەبێت تۆ دەروێشیت تۆ سەر بە خانەقاکەی ئێمەی تۆ سەر بە گروپەکەی ئێمەی سەر بە تاقمەکەی ئێمەی ئەسڵەن نەئەپرسرا جارێکات تۆ کوردی یا عەرەبی یا تورکی تۆ ڕێبوارێکیت
بەندەی خوای ڕێوکەوتۆتە خانەقاکەی من فەرزە لەسەر من خزمەتت کەم. ئەمە ئەو جۆرە دینداریە کە من زۆر جار ستایشی ئەەکەم لە ناو کۆمەلگای کوردی. ڕاستە تۆ پێ دوایە ئەو شەپۆلە با بڵین کەلتورە عەرەبیی کە بۆمان هاتووە لە بریەوەی کە بیخاتە سەر دینەکەمان دیندارترمان کات تقریبا تۆزێکی لێ سەنوینێتەوە. من باسی ڕەنگە هۆکاری ئەوەی کە شەپۆلێک هاتووە بۆ هاتووە چۆن هاتووە هەموو کەسێک لە من باشترە زانێ. لە بری ئەوەی بڵێم بۆ هاتووە چۆن هاتووە من ئیش بەت لەسەر چیەکەم چۆن دەست بگرم بەوەی کە پێشووتر هەمانە و جوانە. نمونەیەکە بۆ عرزکەم لە دینداری کوردەواریە ئەگەر من ئەم پەرداخە ئاوا بم بە تۆ ئەڵێ چیت؟ زۆر سپاس دەم خۆش ڕێک ئەوە مەویست زۆر سپاس دەم خۆش. لە دینداری کوردەواریە زۆر سپاس دەم خۆش نییە. ئەی خوا چاکە بۆ بکە ئەی بێ بەڵابی ئەی بێم زەڕەت بی خوا ئیمانێ باتێ دەسەکانێ نێئێشێ لەگەڵ سوپاسەکە دوعای خێرە. یەکێکم لەوانەی کە زۆرترین دوعای خێرم بۆ کراوە لە عمرما لە ناو پرۆسەی دینداری کوردەواریە. من نزیکەی 7 ساڵ کۆڕێکی خانمان هەبوو زکری خانمان ڕۆژانی جمعە زکر و مناجات و ختم و تەلیلایان هەبوو دوای نوێژی جمعە مەراسیمەکە دەستی پێ کرد تا دوای نوێژی عەسر. بە درێژایی 7 ساڵ من ئیشم پێڵاودانان و چاتێکردن بوو. یعنی وەکو کاڵم ئیشم ئەوە بوو حەزم لێ بوو بەس جمعانیش ئیشەکە ئەکرا. چان بۆ خانمەکانە گێڕا پڕ بوو لە خانمی دەرەوەی شار و ناوشاری سلێمانی هەمووی پیانەڵین ژنی خانومانی نازداری بە ئیمانی نورانی دەستێجلی کوردی لەبەرەکەن سەرپۆشێکی سپی لەسەرەکەن تەزبێحێکی پیرۆزە ئەکەن. ئەمە تقریبا سیمای خانمانی متەدەینی ئێمەیە کە چاکەم بۆ ئەگێڕان لە 9.5 سوپاسیان نەکردوم. ئەم دوعا خێرانەیان بۆ من کردووە. دەستت خۆش بێ بێم زەڕەت بی کەچت بەرنێ ناڕەحەتی نێتە ڕێگە و لە ناو هەموو ئەم دوعایانەیە 7 ساڵ خانمێک هەبوو پێمانەوە نەعەگیان حاجی ڕەعنای ناو بوو بەڕەحمەت بوو بەڕەحمەت بێ بەڕەحمەتی خوا چووە. حاجی ڕەعنا هەرگیز جمعانی نەئەفەوتە تەمەنی هەبوو خانمێکی قسە خۆشی ئەو بوو. هەر 7 ساڵەکە لە جیاتی سوپاس یەک دوعای بۆ من دووبارە کردەوە وتی ئۆه ڕۆڵە زەڕەیار بی تا لە عەدار بی. تێگەی یعنی چی زەڕەدار؟ زەڕەدار بی یعنی خوا شیرینەکە خوا مەحبوبەکە. تا لە عەدار بی یعنی بەختێکت هەبێ لە هەموو شتێکە خوا چاکت بۆ بکە. 7 ساڵ سوپاس بکرێ لە بری ئەوە 7 ساڵ دوعات بۆ کرێ سوپاسەکە ئەدەب و ئیحترامە جوانە. بەڵام من محتاجی دوعا خێرەکەم لە دینداری کوردیە. ئەمە زۆر باوە ئەچیتە دوکانی نازام دوعاکە گیرا بوو یان نا والله ئەعلەم. کورد دەڵێ زمانی عەبد قەڵەمی خوایە باش بڵێ خوا باشە هێنێتە ڕێو. تۆ ئەڤۆڵێنی و خراپەڵێی بێگومان خراپت هێتەوە ڕێ خراپت تووشە بێ. کە ئەچی بۆ بازار لە جیاتی ئەوەی بڵێ ئەم کاتەتان باش بەیانیتان باش ئەڵێی خوا بازار و بە هەم ئەدەبە هەم پەیوەندی خۆشکردنە هەم دوعای خێریشە. خوا ڕزقێ بە یاخوا دەستخۆش. دوعاکەی گیراوە دکتۆر انشاءالله دوعای نەعاخان نەعاخان مواد بینن انشاءالله منیش وایە بینم. شیرینەکە شیرینەوە هەر لای ئێمە و بە دڵنیایی شۆلای بینەرانەوە تا منیش تەسبیحەکەیەوە بەدەستمەوە هەر ناڵێ تەسبیحەکەی من ئەی هێنم ئەی بەم قەتیش تەسبیحم نەکردەوە بەدەستم. بەرنامەیەکمان بوو لەسەر ماستا و وریابە بۆ ماساوکردن نییە ئەمڕۆ بەگشتی بینی من و خانی باش نییە. ئەتادی هیوادارم ڕەگ نایەتەوە لە بەرنامەکە. خانی هاوڕێ ئەو دینداریە کوردانەی کە دکتۆر باسی کرد ناکرێ هاوڕای نەبیت. یعنی شتەکان سروشتی وان تۆ ئاوێکی داخ و ئاوێکی سارد لای یەکادانە ئەوە داخەکە بەرەو ئەو ساردبوون و ساردەکەش بەرەو گەرمبوونە چوە لە کاتێکە ئەگەیتە هەردکیانچی یەکتینیان هەیە. ئەمە ئەنترۆپی و ئەنتالپی لە فیزیکە لە شیمیایەژێتی شتەکان بەرەو لای یەکەچن ڕێی نییە. من ئێستا بە زمانێک قسەکەم جافی جوان ڕۆم
بە سۆرانی قسەکەم نازانم لەکوێ من گۆڕان کەریم دروست کرد بۆ سەوە زوانە هەموو ڕۆژێت تۆ ڕخنەی لێری ئەجاژەوە منیژێ نەچیتە ژێرباری زمانەکە زۆر شیرینە بابەتی شۆخیە من زمانێکم تیا دروست بووە بەس یەک نەفەر لە دنیا قسەی پێەکە چون هیچ کەسێکی تر نییە وەکو من مەجبور بێت لە دوو زمانە قسە بکە و هەردوو لاکەش داوای لێک تێگەیشتن و ئاسانکاری لێ بکەن ئەمە لە خۆ لە ناوی منە لە زمانە دروستێ زمانەکان وەختی ئەگەێنە یەکتری لەو شتێ تێتە ناوی ئەم لەم شتێ چواتە نایەوە بۆ نمونە من یەکێ هەر لەو شتانەیە ژمی هەمیشە دۆستانم بیستیان وەختێکە شتێکمێژم خواوی خاتە بەری قیامەت هەر خەڵک بەوە منە ناسن ینی وەختێ بە سپاسیەکەێنم خواوی خاتە بەری قیامەت جا بڕێ لە دۆستانی مێژن بی خاتە بەری گورزی قیامەت دێژم کەی منوتم تۆ دۆزەقیت تۆ خۆ بۆ خراەکە تێکەڵاوبوون ئاساییە تۆ هەر ئێستا هەڵسە بڕۆرە وڵاتێکی تر نازانی چۆن کولتوری ئەوان ئەکوردێنی ڕێ نییە ئیسا با من دووسێ نمونە بێژم ئێمە نایژین یوسف لە کوردیا مەگەر ئەم جیلی تازە ئەم جیلی تازە چون پیتەکانی ئینگلیزیمان خوێندەیە ژین یو ئێمە ئەو سامانوی وێسف نەمانەوە یونس ئەمانوی وێنس وێنس کەلیمەیەکی کوردی نییە وە لە ئێمە و کوردی ێژینی من حتا باوکم قورعانی پێوتم ئەیو یوەس ویس و وەختێ حینجەیە کرد بۆمەوەی یە بۆ یوس سینزەنە یوس ئەوە یوس وە لێ وەختێ خۆی وەسویس و هەموو دەی با بە خۆی وەسویس و چی بکاوە و کولتورە کوردی هاتێ ئیسا من کوڕەکەم ئاڵاینەوە ئاسۆینەوە کچەکەم ئاڵاینەوە کابرای فارسی پاڵی من حەچێکە ناتوانێ بێژێ ئاسۆ هەرێژە ئاسو ناتوانێ بێژێ ئاڵایەژە ئالا تۆ تێتەکتا ئەو شتە ئەیوەیتە ناوی کولتورێتر ڕێ نییە بڕێ وەخت مەخارجەکە نییە بڕێ وەخت ئەسپاوی تێگەیشتنەکە لەو زمانەوە نییە بۆ ئەو شتە ئەبێ بوومی بکەیت تۆ تا بتانی چاکی بکەیت بۆ یەکانە مەسەڵەن بۆ نمونە عومەر وشەیەکی کوردی نییە لە کوردیایەوە عومەر ێژین چی؟ عومەر ئەخرێمە عینمانەوە عوسمانی ژێژین هۆسمان بۆ یەکانە ئەمە لە خۆوە بەشێکی ناڕاستەوخۆس بەشێکی ڕاستەوخۆس تۆ خەریکی بۆ زمانی ئەم خەڵکە خۆ لە بەرنمەیەکە وتمان زمانی عەرەبی مقەدەس نییە ئەوایە قورعان هەر زمانێکی بووە خۆ نەکرێ هەموو زمانەکانی بووە یەک زمانی بوو زمانی عەرەبی ئەگەر بووەسە زمانی قورعان زمانێکی مقەدەس نیە تۆ ئەبزانێکی عەرەبی قسە بکە پیاوی باشە هەرە ئەبوو جەهلیش هەرە و عەرەبیە قسە کرد هەر ئەوانەی لە بەری شەڕەکانی ئیسلام و کوفرە ئەچوونە ئەوێنە لە معەلەقاتی سەعب و لە فڵان و فڵان هەجوی یەکتریانە کرد بە زمانی عەرەبییان کرد هەر ئەو مەلا لە عەرەبستانە ئەو عەبا کاتە کۆڵی و من وا تێگەیشتوم ئەمە بەرگی دینە ئەبوو جەهلی شەرە و بەرگە لە بەریە بۆیە تێتەرا مامۆستایەکی کوردی بە جلوبەرگی کوردەکەی و دینداری بکە چ پێویستێکەکە حتمما بە جلوبەرگێکی عەرەبیەوە بیکات چ پێویستێکە دوعایەکە من لێی تێناگەم بە کوردی نێژدێژە کابرایە چوو دار بسێنێ تۆزێ عەرەبی خوێندوو بە زمانی فارسی چووە لای کاورای دارفرۆشوتی این حەتەبە مرەسەعی مزەیەنە مقەتەعکی بەرزەهرە این هەمارەست بچەند میفروژی وتی نازانم چێژی دارگەرەکە وتی ئەوتی بۆ ئەو نەپێکی تێدەی من ئەو دوعای خێرە تۆ بۆ میەکەی وە کوردی جوان تێگەم حتا جنێویش بەخواوە زمانی خۆ جنێوم پێبەی من تێنەگەم نە تۆ کەیفەکەیەکەیت و نە منیش ئێشەکەیە بم ئەو کەسە جنێوە دابێ بە زمانی کە دوو لە ڕوتانم قسە ناشرینە منەیکەم وەلێ وەختێک کابرا بە ئینگلیزی جنێوێدا من خەریکەمەکەنم هینەوە نییە من گەمژەم هینەوەسە تێنەگەیم ئەنا تێبگەیم منیش جنێوێکێ دەمێ ئەویشی تر پێکەنینەکەی نەمێنی بۆیە شتەکان لە خۆوە ئەبێ بچن ناوی زمانێکی تر ئەو بەشە ناڕاستە و خۆیە وابوو بەشە ڕاستە خۆکەی ئەبێ تەفسیری ئەم شتە بکرێ بۆ خەڵک ئەبێ ئەم ئوسولیانە پێفێرکەی ئەبێ ئەم مەناسکیانە پێفێرکەی ئەمانش خوێن مەناسکیانێ مەناسکی پێشینیان بووە تۆ بچۆرە مێژووی دینداری کورد بەر لە ئیسلامی ئەمە میترایسمان بووە بەر لە ئیسلام زەردشتمان بووە مۆغمان بووە دانیشتنمان بووە بەر لە ئەمانە بچۆرە ئاینە بوتپەرستەکان لە ئاینە بوتپەرستەکانە لە یەک قەبیلە ڕەنگە چوار بوتپەرسیاوێت یعنی چوار نەمادی خۆیان بووە وەلێ چوون زانیانە یەک خوا هەیە و بۆ قسەکردن تەکێم خوا ئەمە خوای بارانە ئەمە خوای ئاگرە ئەمە خوای بەرەکەتە بوتپەرستەکان پەنج خۆیان بۆ لێ هەوڵیاندا بە یارمەتی پەنج خۆی یەکە لێک تێگەیشتنێ دروست بکەن پەلامی یەکترینەوەن تەباییان دروست کردێ کە تێی بەرەو ئەم لە وەختێکانە تماشاکەی سەرزەمینێکە ئیسلام هاتووە گرتیەسی بڕێکی بە شەڕگیریا بڕێکی بە تەدریج خۆی مسلمان بووە ئیسا هەر ئالعانە من
مناڵەکانم لەم سەردەما لە لای منە ئەژین بڕێ لە کولتوری ئەم سەردەمە لە منەوە وەریەگرن بڕێ کولتوریش خۆیان دروستیەکەن من هەر نیمە ئایسا کولتوری سایبری و ئای باوکو دایکان هەر نێسیان مناڵەکان خۆیان خاسیەکەن ئەوانە لە ناوی ئاینێک ئاژین وردە خۆی چیان ئاینەکە بەرەولایەکە بن کە خۆماڵی بکەن و ئەم خۆماڵی تەواوە ئەوەش بڵێ ئەمە لە مێژوایەژم لە مێژووە هێمە لەوبەر ئاینەلێکمان بووە ئیسلاماتیە بڕێکی ئەگەر بە زۆر لێمان سندێ بڕێکی خۆمان چوینە سەبەری و ئەو بڕەوە چووە سەبەری و ئەو بڕەوە بە زۆر لێ سنریا خێزانی یە ماڵن باوکو کوڕەکەن هانە ماڵێکا خۆ ناوێ هەموو شێوێ شەڕ بکەنوێکۆ چۆن حەدێکی ناوەڕاست لە بینی خۆیان نادروستکەن ئەمە نەزەریە دەروون ناسیەکان و کۆمەڵ ناسیەکان ێژنی من هەر ناونیشانی نەزەریەکان بێژم بۆ نمونە نەزەریە دەروون ناسیەکان وەکو پیاژە و ویگوتسکی یێژن گەشەی مێشک گەشەیەکی مێشکی کولتوریە کولتور بە گفتوگۆیەکە لە بینی کەسەکانە دروستەکە گەشەیە بۆ مێشک دروستەکات یا بۆ نمونە باڵبی ێژێتی دڵبەستەگیە دڵبەستەی شتێک بووی هەوڵەدەی ئەو شتە وەکی خۆت لێ بکەی ئەگەردنە خۆ وەکو شتەکە لێ بکەی هێمە ئیسلاممان وەکو کورد پێکرە و کوردیشمان وەکو ئیسلام پێکرە ئیسا ناونایانی کوردی بە بانگ و ئیقامە لە گوێ بدەی وەلەکانە ئاڵای ناوەنی ناوی نانەی مەسا عەبدوڕەحمان عەبدولکەریم بە کوردی ناوەکەی بۆنی تۆزێکی تر مەجالم پێ بەقێنا لەولا بچینە بەشە کۆمەڵایەتیەکانیش نەزەریە کۆمەڵایەتیەکان مەسەڵەن کارکردگەرایی دوورکەی مێژێتی وەکو ئەو جاروت وت کوردی ئەیانێژی ناوی ئەو هینانە ناڵێت بشراخان چون خۆی فارسی ئەزانێت ڕێک ئەڵێ خەڵکی سەیسایق و چەمچەماڵ و زانم ڕێک وا بە شیرینی ئەیڵێ ڕێک ئەڵێ عشیرینەکەی تێخەبا خۆش پێ من بشراخان فارسی خوێندە دیالکتی فارسی لەگەڵ دیالکتی کوردیە لە دەربڕینی وشە ئینگلیزیەکانە جیاوازیان ئێوەژن کۆمنت تێمێژن کامنت بۆ یەکان ئێمە بەوە فێر بووین من ئیساتە لەم تێکەڵکردنی ناوەڕاستە ئەو دەستکاکە واوتم خۆی شتەکە ئەکولتورێنێ ئەگەر وە کوردی لە دەمم دەرچوو وا نەزانێن ناوی کاوراوە و جۆرەسەوە من وامە پێک وا کاتەکە نەبم لە خزدەیت دکتۆر جان جوان جۆگرتە بوو هەمیشە سوچێکی بەرنامە و قسەکان یەتە لای تۆ کە هەندێک جار ئێمەش کە دانیشتوین بیر ناکەینەوە لەوەی کەوا بێت ئەو پرسیاری لە دکتۆرم کرد دکتۆر بشرام کرد لە جەنابی شتێکم کورد لە ڕووی کەلتوریەوە لە ڕووی جوان هەڵس و کەوتەوە لە ڕۆی هەموو ئادابانەی کە دکتۆر باسی کرد و دکتۆر باسی کرد ئیسلام کە هات با بڵێن ئیسلام وەکو دین ناڵێم وەکو کلتورە عەرەبیەکەی کە هات ئەمانەی لێ سەنینەوە یا جوانتری کرد سپاس کاک دەڕۆن بێگومان سپاس بۆ هەردوو مامۆستاین هێژا و دکتۆرە بوشرا بەحسی حالێکی کرد ئەگەر غایەت ژێ ئەوە مەفوکسی دەینە سەر نمونەی جوان شوات دەست خۆش بێ و تەمەن درێژ بێ و دوعای ئەو حەجە چ بوو ناوێنە طالع داربي حاجة رعنا حاجە ڕعنا خواب ڕەحمەتی لێکە ئینشاءالله ئەگەر غایەت ژێ ئەوە ئەن و فوکسی بجکتۆری ئینارە ئەمە دەینە سەر نمونەی جوان کۆمەلگەهین کوردیدا دکتۆرە بوشرا بەحسی کرد و يعني مخالفي أو نابم ولكن أجر ما بحسي كرد بكن وجواكي كرد بكن نا أو بشكجي عكسي أو جهية حقيقتك مروف إنكارنا كيش برجو كاك درون نقطك هيدنا بين دين ونا بين تدين دين أحكام خوا وبيخنبري وينا خوا دي قوت بيخنبري ويقوت آياتي قرآن حديثي بيخنبر أو دينا أو دينا جبو خاطري قو بكفن نافخل كده ترجمة ببي أمري واقع أما جرد بجن تدين أو تدين قريداية بأحوال إنسانة قريداية بأحوال جيانا وافا قريداية حتى نفس إنسان نفسه كوملقة ظروف معيشية ظروف سياسي تأثير أو نقطة دكن جبروا وياكي بيقومان دين إسلامي وقت قد دس بيكر الولاطي عربة لمكة مكرم عربة بين جمهور خل إسلام خست أو حقيقتك كسنت وانا إنكار بكي لكن دهمان قد نابي ما تعميم بكن والله إسلامي كردي إسلامك رحتبو وكأنه غيري كردي نرحتبو أو نرسله دي تاريخ ده دي ديروك ده
هاي الرحتي الهن كولتورين جواز جهابي وانا رحتي الجواكا كرجي بيدا بوا حتى موضوع رحتي وأساني وتسامح ما شون ترجمة بكن اگر من وك كردكي لما يزكم وك كردكي نتو برست من توانم برنجك المسألة ما يزبكم واگر من وك كردكي دينداري دوري قوميات المسألة ما يزبكم نفسها كار نفسها عمل ترجمة برنجك يدكم تيستا بحسي كان شيخ إمام وما مستاكرن خوار رحمي الوابك إن شاء الله بيقو من جهة شهنازينا دهمان كادا كاركي ندرس جي هاتية كرن جواكا كردادا دناف ولاتين كردادا كلتورك برنجي آين نقبول كرن هيا دناف جماعة تصوفي دا دناف جماعة طريقة دا طريق وطريق هفدو قبول نكرنا شيخ وشيخ هفدو قبول نكرنا لروج آواي كردستاني الباكوري كردستاني حتى المنطقة بادينانجي سينوري بودانين أو سينورا أو هريمة عائدي فلان شيخية أو سينورا عائدي حكمي فلان شيخية أو سينور جي نيفيسان دبون همان كادت كولتوري خلقي دا جيهابو كولتوري ما كردادا جي ما غيري خو قبول كريت كاتا كيدا أو إن مسلمان وتكاتا كيدا جي ما قبولي نكريا وكي برادران إيزيدي برادران إيزيدي وقت يقو بحسا حفتي وسي حفتي وشار فرمان دكن أو فرمان الكدري بون هر الكردستان بون نل جغرافيكي دي بون أو يقو أو فرمانا بكار آني بون حقا هن كسين كرد بو جبرقو تأثير بون فكركي عثمانية فكركي دي أو فكرة تأثير الحياة واكر بو أو يك من نلقل أو تعميماما أو تعميم من الراسطة حقيقة ديروك تاريخ جواكا كردان نادي ديار كرن لكن أو نمونة بيقو من هنا وواجبي دكتور بشرى يجي ومنجي القلوي ما بيشتفانم أموان نمونة يعني بدنا ديار كرن برجع كرن خورت بكن لكن بوكي تشخيصي حالي مجتمعي ما يكرد أنا حقيقة مجتمعي ما يكرد تندروي تدهيا مجتمعي ما يكرد دين داريكي قرص تدهيا مجتمعي ما يكرد دين داريكي متعصبانات تدهيا مجتمعي ما يكرد درجكي صوفية شيخكي درويشي شيخكي لك شيخي دي تماشناكي قو أوجي أهلي خديا برقو يك نقطة هي من حزدكم يعني إشارتك بسيط بدنا بيقو أما توسع بكن برقو حزناكم توسع بكم يكش بنجهي أساسي التدين ده تعصب وتطرف تدايا أساسك بنجهك جبرقوك أو كسيقو تديني ديك الحالتك مثلا من بيجم من درويشي قادرية ما من صوفي ومريدي نقشبندية ما من باور مندي مذهبي حنفي ما شافعي ما أي ناف من أساسا بريار دايا من قرار دايا أو هري الراسطة أو دي نراستن أو احتمال مدانية جبر وياكي موضوعي نرمبون موضوعي ضيافات أو دهر كلتورة كي دهيا دهر ما زكي كلتورة عرباجي كلتورة جوانتي دهيا بيخبر عليه الصلاة والسلام دي بيجي إنما بعثت لأتمم مكارم الأخلاق أزهاتم بو أخلاق بردوام بكم نقول دس بكم نقول بآفرين أخلاق تازة درست بكم نا أخلاقي هيا حتى مثلا نوكي نمونا شاعرك عربة بري بيخبر عليه الصلاة والسلام أغلب شاعرة دين الإسلام دوكي ذمك الوهات يكرن شاعرك عربة بنافو دنقا عنتر بن شداد بيخبر عليه الصلاة والسلام بسني وداية جبر أخلاقك قلتنك وهي دبيجي وأغض طرفي إن بدت لي جارتي حتى تواري جارتي مأواها أخلاقك شاكبو دبيكاتي قو من درقه مال دردك جيرانا من أو آفرتات جيران دانشتي إيشي مال دكي كاري مال دكي دبي من شعبي دقرم درباسي مال دبم حتى أو آفرت درباسي مال بي بيخبر عليه الصلاة والسلام قيمتي أو أخلاق داية أبو جهل قو فرعون أمة مسلمانة بيخبر عليه الصلاة والسلام كاتي شفا هجرتها بيخبر عليه الصلاة والسلام هر عشيرك حاضر بون جنجكي بقوات قو بيخبر عليه الصلاة والسلام بوكو جن درنجي مان أو جنجا كان بوب أبو جهل دبيجن يا أبو جهل بوش مال فرا وسطانا ما هجومي مالي بيخبر بكم بوكو جن تواو مسألة قد بوش الفرا وسطانا قلت يا نكن حتى لا تقول العرب أن قد هتكنا أستار بنات عمنا أو كارنا كاركي جوانا عرب جهدار نكن ما كشفي ستري كشي آموزاي خوكرن
ديمك موضوعي أخلاق موضوعك إنسانية وموضوعي إنساني الدف هر أمتك بيدا دبي الدف ما كردا بيدا دبي الدف تركا بيدا دبي الدف فارسا بيدا دبي الدم أوروبية وخل ولاتي الرجلاتي شرقوا موضوعك إنسانية حتى موضوعي مثلا إشارات كرب دكتورة بشرى موضوعي يعني مهفان داري والضيافة قدر مهفان أو حتى مو كلتورة دهيا ولكن هر كلتورة كل جوري خوا ويدرس دكي كي ما سيد كودية من تصوري مدى وكرداجي حتى رنجكي أواكريا هر نتوكي وكاتي جو إسلام شو دنافوادا بين جمهوري خو الليدانا من وكي نمونا بد مديار كرن من مروفكم مالباتكي نقشبندي هاتما نقشبندي مولانا خالد دي شهر الزورية نقشبندي أو طريقاج أوزبكستان آنية أو أوزبكستان هندستاني آنية هندستان مشايخي خوش بغداد آنينا عربا يعني معقولة أو إسلامات أو قا دولة ولا ترى درباس بوا بيجو بين جمهوري خلي بك ممكننا ديما كاتيجو من إيرو الدانيش من إسلام تنيمة من إسلام زائد كلتوري عربة ما زائد كلتوري أوزبكية ما زائد كلتوري هندستانية ما وبيجو ما الكلتوري مي كردا واريج تدهيا وكي إشارتك نمونك بوتا بيجم دي دين إسلام ده وك دين موضوعي ماشي دستي مثلا شيخ وبيرينينا الدفما يعني ده حديث بيغمبر ده آيات القرآن بيروز ده ماشي دست جمانينا لكن كلتوري مي كردا واريدا قالك هيا وبقيمة تجي كتابك نقشبندية دا أو نقطة ديار كرن صوفي مريد خليفة ما بيجن برسياري الشيخيت كي شيخي من أو ماتشي دستاد الديني دنينا أو بوتش ناف كلتوري مدايا دبين مشبير يا خوي إزيديا قرتيا أو إشارتك علامتك إنه إسلام قرتنا إسلام استقبال كرنا لكن دهمان كاد تأثيري مجتمعاتي وقو دكتوري إشارة كر إذا ردشتيبون بري قو ببنا مسلمان دينك يديبون بري ببنا مسلمان قالك مسائل كلتوري القل خواهشتنا جبر فيك التصورة مدج آلية كلتوري فا كردا بصمك خود رستكريا لكن كي ما سيد ورديا قو كردا نكاري بوج آلية سياسي فا بين جمهور أخو الإسلام بخن ڕاستە چۆن باریشانمان سووکەین یعنی چۆن ئەمە بکەین بە سەرچاوەیە کە باریشانمانی پێسووکەین کە ئاڵۆزمان نەکا کە بیر لەوە نەکەینەوە لەلایەک موسڵمان بین لەلایەک دەردی خۆدوتە شیعە بین سونە بین نەخێر نازانم لەسەر مەسەبی چۆن ئەم باریشانەمان سووکەین چۆن ئەم دینە تێکەڵی کلتورەکە بکەین و بە کوردی بکەین و باریشانمانی پێسووکەین و ژیانوی پێ جوانکەین پێشەوەی جوابت بەمەوە ئەڵێ ڕۆژێک کابرایەک ڕێیەکەوێتە شارێک غەریبە غەوارەیە کاچێتە دەواازەی شارەوە شاری کۆن برادێک کە بینێ پیاوێک کە بینێ لێ پرسێ ئەڵێ من غەریبم خەڵکیم شارە چۆنن ئەویش ئەڵێ وەڵڵا سەرپاکی بێعەمەلن کەسی بە کەڵک نایە نە ڕەفتاریان ڕەفتارە نە گفتاریان گفتارە نە میوانداریان میوانداریە کابراڵە لا حول ولا قوة إلا بالله نەختێکی تر ئەڕوا ئەگاتە نزیک یعنی ناو ئەچێتە ناو شارەکە و چەند فەرسەخی ئەبڕێ ئەڵێ باجارێکی تر پرسم لە کابرایەکی ترە پرسێ ئەرێ برادر من غەوارم هاتمە ئەم شارە خەڵکی ئەم شارە چۆنن بۆم باسکە ئەڵێ وەڵڵا ئەولیای خوان ئەڵێ چۆن ئەڵێ سەرپاک وەلین نوێژکەر ڕۆژوگر خواناس بە ئەخلاق میواندار دۆست کابراڵێ لا حول ولا قوة إلا بالله تۆزێکی تر ئەڕوا گاتە ناو جەرگەی شار ئەڵێ با پرسم ئەم جارش سێمدانی سونەتە لە کابرایەک ترە پرسێ ئەڵێ قوربان من غەریبم هاتوو بێتە ئەم شارە خەڵکی ئەم شارە چۆنە چۆن تەعاملیان لەگەڵکەم ئەڵێ وەڵڵا چاکی تایە خراپی تایە پیاوی خوای تایە ساڵحی تایە خوێڕی تایە دوو لە ڕووی جەنابتان سەرسەری تایە ئەڵێ بەس من ئێستا دوو کەسی ترم دی هەر یەکەی نوعێکی وت وتی ئاخر گۆشەنیگاکان جیاوازە دەروونەکان جیاوازە کێ لە کوێوە سێری واجهەکە ئەکا قسەکانی کاک دکتۆر ڕاستە من بە تەجروبەی ژیانم گۆشەنیگایەکم هەڵبژاردووە بۆ بینینم ئیشی من ئەوەیە ڕووناکیەکە بخەمە سەر جوانێکە زەقکەمەوە کە ئێستا لە سەردەمێکین هەمومان ناشرینەکە زەقەکەینەوە ناشرینەکە باوەکەین مناڵێکی تازە پێگەشت و 14 ساڵە کە هێتە ئێرە بەرسەری بەرنامەکەی منە کام ڕەمەزانە کە من بە ناشرینی دەست پێ بکەم باسی ناشرینەکانی کۆمەلگای کوردی بکەم ئەو هێشتا نازانێت جوانی و ناشرینی چی ئەوکو کابراکەی کەوتی سەرپاکی خراپە یەکسەر لە منی وەرەگرێت کە خراپە بەڵام مادەم من باسی جوانی و باشێکەکەم ئەو باشی و جوانێکەکە ئێمە چی بکەین چۆن کللتوری کوردی تێکەڵکەین لە ڕاستیانمە تێکەڵی ناکەین شتەکە خۆ بە خۆیە ئۆتۆماتیکیە خۆی تێکەڵ بووە کاک دکتۆرە فەرمی ئەو جوانیانە لە هەموو کللتوری عەرەبا هەیە لە فارسا هەیە
کێشەکەمان ئەوەیە لە دینداری ئێستەی کوردیە کە ناکوردانەیە نەماوە. جەناب تەڵی میوانداری بکەن لە عەرەبا هەبووە لە فڵانە هەبووە، ئێستا خەڵک هەیە فتووە ئایا ئەڵێ نەچنە ماڵی کەس و نانی کەس مەخۆن سەحریتیایە. ئەمە من شینی ئەمە ئەەکەم کە دیندارە کوردیەکەم نامێنێ. من بۆیە ئەم دیدارە کوردیە زەقەکەمەوە. کاک دکتۆرە فەرمی ئێمە کۆمەڵێک حاڵەتمان هەیە بۆ نمونە شێخێکی تر قبوڵ ناکە، مەلایەکی ئاینی مەلایەک قبوڵ ناکە هەتا دوایی. شعرێکم داناوە بۆ وڵا هەرواژ نووسیبووم بۆ احتیاط کەچی ڕێک ئەڵێ دڵمان خەبەریاوە. شعرێکی سێحمەی نەقیبە. سێحمەی نەقیب ئەم حاڵەتەی دکتۆری لە ساڵی 1800 ڕەنگنەوەکان و لەو کۆتایانەیە دوای سەردەمی کاک ئەحمەدی شێخە غەزەلێکی زۆر جوانی نووسیوە بۆ ئەو حاڵەتە. دوایی زێوەر هاتۆ تەخمیسی کردووە. من پارچەیەکم لەو تەخمیسە هێناوە. ئەڵێ چی؟ ئیمامی شافعی بێ یا نە ئەعزەم هادی خەڵقن، طريقي سهروردي بي ويا ششتي لسر حقا، لبحثي باطنية أتباعيا وخرمني برقا، طريقي قادري ونقشبندي هردو ري حقا، علاجي قلبي قلبتك شلم لابي شلو لابي. هل يكلم مذهب كان إمامي أعظم بي أبو حنيفة إمامي شافعي بي أمانة هردو كان رينوين بو خلق ئێتر کوردەکە زۆرینەی کوردی باشوور بە تایبەتی زۆرینەی شافعین ئەگەر کەسێکمان ڕێکەوت لە پارچەکانی تر حەنەفی بوون با من نەیکەم بە سین و جیم لەگەڵیا. ئەگەر چوار تەریقەتە بەناو بانگەکە کە قادری و نەقشی و چەشتی و سوهرەوەردین چ فەرقێکیان هەیە ئەگەر بۆ ڕێنمایی خەڵکن. هەدەف لەمانە لە دینداریەکە یەک شتە، عیلاجی قەلبی قەڵبت کە چ لەم لابێ چ لەو لابێ. قەلب لێرا شاعر وشەیەکی هێناوەتەوە قەڵب دڵ خۆی لە گۆڕانە، دڵ هەر ڕۆژەی لە بەزمێکە. بڕۆ دڵت بچەسپێنە لەسەر دینداری خوا کامیان مامۆستاتن گرنگ نییە. بۆ ئەوەی کۆمەڵێک جوانی تر باسکەم من لەسەر دینداری کوردانە لە ساڵی 1850کانە نمونونەکانم بۆیە لەسەر کاک ئەحمەدی شێخە. من حالیان کە ئێستا تۆ منت لە خەڵۆی خۆم هێناوەتە دەرەوە بۆ ئەم بەرنامە، من لە نووسینی کتێبەکەم لەسەر کاک ئەحمەدی شێخ بۆی ڕەنگوبوونی بۆی ئەوم پێوەیە. لە یەکێک لە نووسراوەکانی نامیلکەیە کە مەکتوبێکە بە ناوی ئیستیغفار ئەفەرموێ داوا لە خەڵکی سلێمانی ئەکا و چواردەورەکەشی کە نامەکانیان بۆ ئەنێرە ئەفەرموێ هەتا ئەتوانن ئیستیغفار بە زمانی کوردی بکەن. لەبەر ئەوەی ئێوە زۆربەتان نەخوێنەوارن لە معنای ئەو مناجات و ڕێگویستەمە و پرسیارە بکەم بۆچی دوعاکانمان بە کوردی ئێستا پێت ئەڵێم ئەڵێ بڕۆ بە کوردی بیکە. تۆ حەزت لە دوعایەکی شازلیە ئەیهێنیت لە معنای تێناگەی کە لە معنا تێنەگەشتی دڵت جۆش ناخوا کە جۆشی نەخوا پەیوەندێکە لەگەڵ خۆیان دروست نابێ. یەکێ لە دوعاکانی تەبعاً ئەو بە فارسیەکی زۆر کوردەواریانەی ئاسایی تا ئەوەی کە هەندێک کەستانەی لێ ئەڵێەوە کەی فارسیە تۆ پێنووسی ئەبێ زمانێکی بەلاغی ڕاقی بێ. ئەویش ئەڵێ من بۆ ئەو خەڵکە نەخوێنەوارەم نووسیوە سبەی نییە لە ساحەی مەحشەرا نەچن لای خواشکاتم لێ بکەن بڵێن قوربان ئێمە پیاوێکی گەورەی خوێنەواری شەرعزانی حافظ قورئان لە ناو شارەکەمانە بوو ڕێنمایی نەکردین. ئەڵێ من لەبەر ئەمە ئەیکەم. ئەفەرموێ هەموو موسڵمانێک ڕۆژانە سنەتە 70 جار ئەستەغفیر اللهی هەبێ. ئەڵێ لە جیاتی 70 جار ئەستەغفیر الله بە تەسبیحەکە بڵێ ئەستەغفیر الله ئەم 70 جارە 70 مناجاتی کوردی بکە. طبعاً لە مەکتوبە فارسیەکە لە بینی کەوانەیەکا بە کوردی نووسرا بڵێ خوایە عەفوم کەی خوایە عەفوم کەی. دوایی ئەفەرمێ بە زمانی کوردی خۆت بیڵێ خوایە بمبەخشە لەو گوناحانەی کە شەو من بەدزی خەڵقەوە کردومە وەمزانیوە تۆ ئاگاد لێم نییە بەیانی هاتووم لە ناو خەڵکا خۆم بە جلی پیاوچاکانەوە دەرخستووە ڕیایم کردووە خوایە لەو گوناحەم ببەخشە. یەک دنیا مناجاتی جوانی ئاوای نووسیوە داوا ئەکا لە خەڵکەکەی کە بۆیان ئەنێرێ دووسێ جار تەرکیزم خستۆتە سەر وشەی خەڵک نەک بۆ دەروێشەکانی. ئەو خۆی بە ڕێنمایی کار و پێشەوای هەموو خەڵکەکە ئەزانێ نەک ئەو خۆی ئەزانێ خەڵکەکە خۆیان ئەویان بە پێشەوا قبول کردووە. من ئەمە بە دینداری کوردەواری ئەزانم لە جاتی ئەوەی دوعایەکی عەرەبی فێری کەسێ بکەی کە خوێنەواری نییە سەر و گوێلاکی ئەشکێنێ مناجاتەکە بۆی پەیوەندیەکەی لەگەڵ خوایە دروست بێ بە شێوازێکی کوردەواریانی جوان ئەیکا. ئەمە لای من ئەو خاڵەیە کە جێی سەرنجە لەناو ئەم ساڵانەی پێشووە کە دینداری کوردەواری
زۆر قایم و بتەوە ئێمە پیاوی مەزنمان هەبووە لەسەر ژیان و تاقە و توانای خۆی گوند بە گوند گەڕاوە ڕێنمایی خەڵکی کردووە چۆن ئێستا گوندەکانی کوردستانی ڕۆژهەڵاتە بینین مامۆسای ئاینی دانیشتو خەریکی فێرکردنی پیتی کوردی خەڵکە ئێمە کەسی پێشەوامان هەبووە لادێ بەلادێ گەڕاوە ڕێنمایی خەڵکی کردو جارێکا بۆی ڕاست کردوەوە تۆ چۆن دەستنوێژێکی پاک و تەمیزەگری چۆن مناجات لەگەڵ خوایە ئەەکەی دار و نەداری تەزبێحەکەی و گۆچانەکەی و کەشکۆڵەکەی بووە ئەمە نەچوە دێ بەدێ شت کۆکاتەوە چووە ئیرشاد بکە لە پێناوی دینداریەکی کوردانەیە جوانی ئەم پێشەوایانەش ئەوەیە لای من لە دینداری کوردەواریە پێشەواکانمان هەموو ئەو شتانی کە ئەیڵێن ئەوەی کە من بەری کەوتوم با من نەیگشتێنم چونکە کاک دکتۆر هەنێ نمونەی شازی هەیە ئەوانەی کە من لە مێژووا خوێندومنەتەوە و دراسەم لەسەرا کردوون کۆمەڵێک پێشەوای گرنگن کە خۆیان ئەم ڕەفتارە شیرین و جوانیان تایە بۆیە خەڵکە توانێ بە قسەیان بکە ئەگەر تۆ من بۆ دینداری کوردەواری سێری چیەکەم ئەگەر بچمە مەطعەمێ پێشەوەی سێری مدیرەکەکەم سێری بەردەسەکانەکەم بەردەسەکان تەعاملیان لەگەڵ چۆن منا چۆن بۆ ئەزان مدیرەکان وایە بچمە مزگەوتێک نوێژخێنەکان و گوێگرەکانی دوای مەلاکە نیشانەی مەلاکەن بچمە دائیرەیەک کارمەند و فەرمانبەرەکان ڕەفتاریان چۆن بوو نوێنەری ئەوەن ئەگەر بمەوێ مامۆستایەکی ئاینی ئەگەر بمێ مامۆستایەکی قوتابخانە ئەگەر بمێ شێخێکی تەریقەت هەڵسەنگێنم تەماشای شوێن کەوتووەکان یەکەم ئەمە ڕاستە بۆ حیزبیش بەس نەیکەین بە سیاسی شتەکە وەڵا ڕاستە ئەوەی تر لە ئاخیر نایکەین بە سیاسی بەزی تر وایە دکتۆر بازنەکانت چییە؟ من لە بەشی پێشووە بڕێ لە بابەتەکان مابێژمی یەکیانەوە بوو کە لە ڕووی دەروون ناسیوە مرۆڤ چ پێویستێکی بە دینە چ پێویستێکی بە کولتورە چ پێویستێکی بە ئەخلاقەیە هەمووی ئەمانە بۆ پێکەوە ژیانە بۆ ژیانێکی هێوەرە بۆ ژیانێکی ئاسانە بۆ لە یەک تێگەیشتن زمان لابووە لە بینی مرۆڤ بزانە چ کێشەیە پێیاکەن باوەڕ لابووە عقایدیان لابووە حتا چیرۆکەکانی کوردی لە بینیانە ئەساتیرەکانیان ئەفسانەکانیان لابووە لە یەک تێگەیشتنیان لە بین نەچێت بۆیە مرۆڤ لە ژیانی کۆمەڵایەتیا بەرەو تەکامل و تەواوبوون و نازانم تەکامل کوردیەکەی بێ بەچی بە تەواوکاریەکی کەماڵگەراییە کەڕوە بەرەو ئەو جێگە چوات دینێک تێت ئەدا لە کولتورێک ئەدا لە زمانێک ئەدا لە نەتەوەیەک ئەو دینە لەوێ گەرەکێ جوانترین شێوەی خۆی نیشان دوانەتەوەکەش گەرەکێسی جوانترین شتەکانی خۆی ڕابگرێت دینەکە لە بینینەوە بۆ خۆی گفتوگۆیەکی ئاسایی لەوێ لە بینیانە دروستەوێ بڕێ لە ئەو ئەکوردێن بڕێ لە کوردیەکە ئەدەن بە ئەو شتێک لەوێ دروستەوێ ئاشەواسەلێک لەوێ دروستەوێت ڕەنگی مەتعەمەکە ئەدات وەکو بشراخانوتی چێشت لێنەرەکە ڕەنگ و بەوتامی خۆی پێدات یەکێ لە شتەکان بە شەر گەرەکی خۆی پێ بناسیێنێ بیرم نەخستیتەوە تۆ نەوی منە خنکەم بۆ زوو بیری خەمەوە ئەو ماڵە ئاوا یەکێ لە شتەکان هویەتە دوعایەکەن من شتی لێ ماگیری کردەکات باش خۆش شتێکمان بۆ بڵێ تا دکتۆریەتەوە دوعایەکەن لە ئێمە ێژێ خوار لەچکێ ڕەحمەت بداوە سەر کە جوانە ئەوەش فێر بووم ئەمڕۆ یەکێ لە دوعاکان چارشەوەی ڕەحمەت بکێشەوە سەر تا ڕەحم و پێکردن بینوسە لە بەرنامەکەشە ئەو باشە بەسەر هۆڤیەت ینی ئەوە خۆتی پێناسەوەکەی یەکیان هۆڤیەتی کۆمەڵایەتیە هۆڤیەتی کۆمەڵایەتی ینی من غەیرەوە محێدینم ناوە کوردیچم بۆیە حەز ئەەکەم ئەوە چۆن لە خۆم پارێزگاریەکەم لە کوردبوونەکەی چم پارێزگاری بکەم هوڤیەتێکی تری من وەکو دایرەلێکە مەرکەزیانێکەکە بازنەکان مسلمان بوونمە وەختی ئەدرێ لە مسلمانێک یێژی لە من ئەدرێ لە کوردێک یێژی لە من ئەدرێ ئەمە تاچفل یێژێتی یێژێت تۆ بازنە هوڤیەت بۆ خۆ تعریفەکەی من وەکو کوردێکی مسلمان هوڤیەتێکی تێکەڵاوی کوردی و مسلمانی مەیە وەکو کوردێکی کاکەی هەروە تێکەڵاویەکم بۆ دروستە بێ وەکو کوردێکی مسافرێکی کوردیم جانتاکەم واز کە بزانە جلەکانی کوردیە بابەتەکانی کوردیانە ئەمە شتێکە ئاسایی تماشای بکەین وەلە یەک شتی تر هەیە کە ئێمە گرنگی پێدەین هەمیشە ناڕاستەوە خۆیژم ئەمە لە خۆمانەیە لە خۆمانی بۆ نمونێ وەختیش نەمە خزممانە فۆرەن تۆ کراوە یەکوتیا دروستە بێت
ئەم خودی و غێری خودی بوونە هێمە و ئەوان بوونە لە خۆیەوە هەیە تۆ چۆن ئەسەلمێنی لە خۆمانە یا ئەبێ DNA تەکتابێت یا ئەبێ زمانی لە تۆ بچوات یا ئەبێ کولتوری لە تۆ بچوات یا ئەبێ لە یەک شارا بژین ئەبێت شتانێکی هاوبەش بێت وەختێکانە مسلمانان نێژن هێمە مسلمانین وەکو دکتۆر غەزنەوی فەرمووی لە دینە تەواوی مسلمانان ئوسول و فروعیان تقریبا فروعەکەیان بەتایبەت تۆزێ جیاوازیە و ئوسولیان وەکو یەک لە تەدەیونە شێوەی دینداریکردنەکە کاورا بانگەدات بانگێکی کوردیە مەقامێکی کوردی جوان ئەمانە لە خۆ هاتون والله من مامۆستای ئاینینی نازانم من بەس لە ڕووی جەمالیاتەوە سێرەکەم سپۆرەکەم ئێستاتیکایە دکتۆر بانگ بە کوردی مەقامەکەمانە من مەبەستم خوا گەورەست نییە لەگەڵ دوعا کەوتمان دوعا بە کوردی مەبەستم مەقامی کوردی با من شتەکەم بڕوا بمبێڵە پیاوەتی باشە بەست خوا جوابم بەرەوە بیخە کاتی خۆی نەرینن شافعی مالکی حەمبەلی قبول ناکەن مەذهبی حەنەفی قبول دکە بە کوردی بانگ بی کورتی ئەوە کوردی و کوردی کوردی و کوردی خۆی و ناخۆیی بوون یەکێ لە شتەکانە کە ئێمە ناڕاستەوە خۆ بۆ نمونە ئیسا بوشراخان لە سلێمانیاتە تۆپە پێی سلێمانی و هەولێر وەیەکۆ تۆپە پێیەکەن تۆ حەزەکەی کامیان براوەپی ظاهرەن لەبەروی لە سلێمانیەوە هاتووی چووە سەر خوێن تۆ خۆ ئەیسا ئەگەر هەولێر و بەغاوێ ئەو کاتە هەولێر تۆ لەگەڵ سلێمانیا هاوبەشتری لەگەڵ هەولێرا کەم بەشتری وەلێ لەگەڵ هەولێر و بەغا بۆ هەولێریەکان زۆرتر هاوبەشی ئەمە تاچفل لێژێت ێژێ بەدەستی خۆنی ئێمە گەرەکیشمانە ژیان معنایەکی بێت بۆ دۆزینەوەی معنا لە ژیانە تۆ لە زمانی خۆ معناکانی دەسەکەوێ هیچ زمانێ ناکەوێتە بەری زمانی دایکیوە بۆ تێگەیشتن بۆ هەستکردن تۆ وەختێک گەرەکتە معنایە بەریتە ژیانە چی معناکە کولتور پێتی بدا چی زانست پێتی بدا چی دین پێتی بدا وەختی ئەو بابەتە وەرئەگری ئالەرانە وەختێ بۆ معناکەڕێی بە زمانی کوردی لە ناوی معناکانەڕێی بزانی لەگەڵ کام ئوستورەتە لەگەڵ کام پێشینەتە لەگەڵ کام بیرۆکەتا یەکەگرێتۆ یەکی گرتۆ زۆر ڕەحەت جێگرێەوە لە یەک نەگرێتۆ هەرچیەکەی شڵەژاندتی ئەوە ئاواکەی تا ئەترسمێژێ کاتی نادەمی زوو تەواویەکەم ئیسا ئەمە بین تماشای نمونونەکانی ئەمانە بکەین مەموزینی ئەحمەدی خانی عشقێکی بەشەریە گرێ ئەدا بە عشقێکی ئاسمانیوە ئەم پیاوە تێت عشقی مرۆڤایەتی کە لە گشت مرۆڤێکە بە کوردی ئەیدینێنی تماشاکەی مەستورەخانی ئەردەڵان ژنێکی کوردە مێژ و نووسە تاریخزانە تێت ئوستورەکان و مێژۆکانی کورد بەلای دینداریەکە ناڕاستە خۆیی نەزانێ هەر ناڕاستە خۆ ئیشەکە بێت ماشای تەریقەتی قادریە و نەقشبەندی ئەو دوو تەریقەتەکەی تر بکە ئەگەر جیاوازیەکیانە لە دینداریەکانی لە تەریقەتەکە هەرکامێکیان بە سەبکی خۆیان ئەی کوردێنن شێوازەکەی بێت ماشای شتەکان کەەوە ئەمانە نین کولتورە کۆنەکان نەورۆز بابەتێکی کوردی پێش لە ئیسلامە لە ئیسلامی چا خەریکین ئەیکەینە نەورۆزی ئیسلامی ئەمە مەبەستم بەس کورد نییە بچۆ عەرەبەکانیش بۆ خۆیان وەکو مامۆساوتی مەگەر عەرەبەکان ئیسلامیان نەعەرەباندرێ دەستخۆش مەگەر تورکەکان نەیان تورکانەوە دەستخۆش دکتۆر بۆم کە بە دوا قسە و ئیتر قسەی ئەخیرمان دکتۆر یادی بە خێرباسی مەلاجاسمی کرد گۆمان هەمیشە باسمان کردو هەڵبەتە شوێنە خاڵی مەلاجان بەس سلااو و ڕێز بوونەوە چاوی ماش دەکەن حقەتەن مەفتیقادی وی کردیانی شوێنی پڕگوڵوێت شوێنی پڕگوڵ بێ ئێوەڵەن شوێنی سەوز بێ سەوز بێ من مەبەستەکەم مەلاجاسم ڕەنگە کەژ ڕەنگی ئاشتی خوازیە گوتهێنی کوردی دێ باشە بەس ئەو قسەی کە بە جۆرێک لە جۆرەکان هەڵای نایەوە کە قسەیەکی کردوتی من لە گۆڕیژە وەڵامی گۆڕم بە کوردیە بێ شتێکی خراپی کرد ناوەڵە هەر خراپی نەکردە و تشتێکی جوانیژی گوتیە هەر کەس ئەو نقطە گۆ من حەز دەکەم ئیضافە بکەم دکتۆرە بوشرا بەحسی دکێ ئیسلامی کوردی ئەو ئیسلامی کوردی گۆ دکتۆرە بوشرا بەحس دکێ تەسەورم دە هەر برەنگێکی گەلێکی برەنگێکی کولتورانەیە لاکن برەنگێ گۆ مرۆڤ بمێهیشی ژی و بەهیشێ کوردەواری نزیکی نەسێ مقدس دەبێ ئەتەسەوریم دە ئەوە گۆ پێویستە ئەوە گۆ کولتور ئەوە هەیە بەرێ هەبوو ئیرۆ هەیە بەیانیژی هەیە لا گونیا گۆ پێویستە ئەوەوەکی مەلەجاسمی بەحس کرد هەردوو گۆڕێ دەژی من حەز هەیە بۆ کوردی قسە بکەم مرۆڤ بەهیشێ کوردی نزیکی نەسێ مقدس قورئان و سنت ببێ خواحافیز